مراتي كوي والله الحمد لله جام قتلتو ئەکەر زۆر بیت و وچی گوتە لە 200-300 سەری حیوانە زیاتر بیت ئەبی زبارەی بۆ بکەن ئەگەر کمیش بیت هەر خۆ 2-3 نەفەرێک لێ پەیدا ئەبن و بەو کەلەخانەش ئەبڕنەوە زۆربەی ئەو کەلەخانەش لە ئیرانێ تێت دروستکرێ ئیرانیە جا بەرخیش هەروەچی مەڕە بەس لە زۆر جا هەندێک جارە حیوان خۆشترە لە بارخە لە بۆ بڕینی هەندێک جارەش بەرخ خۆشتر زۆر جارەش بەرەخمانجی شەش دەیبڕینەوە ئیسیفادەی ئەوەی هەیە خاوێن دەبیتەوە پێقەڵاو دەبێ هەتا ئێستا خورین چاک دەفرۆت هەتا وەختی مەڕبڕینەوەی دەهات لەوانەیە 20 کە ساتباتێک وە خوریان بدەنێ یعنی نەفەر کو خۆ دەشوا خاوێن دەبیتەوە بە ئاوێ کاوریژە خوا لێ دیت گرنگی ئەو پێشانگەیانەکە لە شاری رواندز دەکرێتەوە وەکو ناوەندی ڕۆژنبیرێندێشە کە ئەمە یەکەم جاری نییەوە چەند جاری پێشووتر هاتۆ تێرە و سەردانی ئێرەی کردووە پێشانگای کتێبی لێرەدا کردوتەوە دەستخۆشیان لێ یەکەین و هەموو ناوەندەکانی تریکە بە مەبەستی زیادکردنی خوێنەر لەم شارەدا کە هەرچەندە لێرەدا لە ڕەواندز خوێنەری زۆرمان هەیە و خوێنەری زۆر باشمان هەیە دیار ئەم پێشانگایە نزیکەی 4,000 ناونیشانی کتێب لە خۆ دەگرێت و لە هەموو بوارە جیاجیاکان لە بواری ئەدەبی لە بواری مێژووی لە بواری ئاینی و هەموو بوارەکانی تریش لە خۆ دەگرێت I'm an artist here in Las Vegas. I draw in front of a live audience. I use colored pencils. First, what I do is I sketch it out on a large piece of paper, just by circles and lines. And then what I do after that is I color it in with colored pencils. And the result is my artwork, like down here on the floor. I came here like 4 years ago, and I seen her in front of the Bellagio, and I didn't get to get the paintings at that time, and I happened to come back on my father's 50th birthday, and I was able to find these wonderful work of art. She's truly amazing.